خۆشەویستانم، یەکەم بابەت کە ئەمێ ئاماژەی پێ بکەم، ئێمە لە چ سەردەمێکە ئەژین؟ ئێمە لە سەردەمێکە ئەژین کە پێ ئوترێ سەردەمی زانیاری. واتە گرنگترین شتی ئەم سەردەمە زانیاریە. و زانیاری سەرچاوەیەکی گەورەی گۆڕانکاریە و زانیاری ئێستاکە سەرچاوەی داهاتی زۆر زۆر گەورەیە. بۆ نمونە هەموو ئەوەی کە ئێوە لە ئینتەرنێتە ئەیبینن هەمووی لە خزمەتی زانیاری و پەیوەندیە. و ئێستاکە کۆمپانیایکی وەکو نیڤیدیا بەس لەبەرەوەی ئیشێکە ئیشەکە پەیوەندی بەوە هەیە، بەرهەمێکیە کە پەیوەندی بە زیرەکی دەستکردەوە هەیە، بەس داهاتی ئەو کۆمپانیای بەقەت هەموو داهاتی وڵاتی یابانە. یعنی چی؟ یعنی ئێمە لە سەردەمێکە ئەژین زانیاری زۆر زۆرە و زانیاریش زۆر زۆر بە نرخە، و بە نرخی زانیاری وای کردووە چەند کۆمپانیایەک لە ئەمریکان کە پەیوەندیان بە زانیاریەوە هەیە، و وەکو مەسەلەن مایکرۆسۆفت، وەکو ئەو کۆمپانیانی کە تایبەتن بە AI، ئەمانە داهاتیان لە وڵاتی زۆر زۆر گەورە زیاترە. کەواتە سەردەمەکە سەردەمی زانیاریە. ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ 100 ساڵ لەمەوە پێش بەپێی لێکۆڵینەوە لە 100 کەس کە ئیشیان کردووە لە 175 ئەوەی ئیشی کردووە بەجەستە ئیشی کردووە، بۆیە پاریان پیاوە لەبەر ئەوەی توانیوێتی هەڵگرێ، بوەشێنێ، پاڵنێ، واتە بەجەستە ئیشی کردووە لە 175. ئێستاکە لە سەردەمێکە ئەژین کە نزیک بووەتەوە یعنی عکس بووەتەوە بە تەواوەتی. ئێستا تەنها لە 120 تا 25 هەموو ئەوەی لە عالەمە ئیشەکە بە جیسمی شەکە. ئەوی تری خۆتان نەزان لەسەر مێز و کورسیەک دانیشتووە، تەلەفۆنێکی پێ، مۆبایلێکی پێ، بە کۆمپیوتەری شەکە. وە خۆشتان ئەزانن زۆربەی سەروەتمەندەکانی دنیا ئەوەندەی بە مۆبایل و بە لاپتۆپ ئیشەکەن بە هیچ تریش ناکەن. کەواتە ئەم سەردەمە لەگەڵ هەموو سەردەمەکانی ترا جیاوازیەکە ئەوەیە سەردەمی زانیاریە. باشە، ئێمە ئێستا چۆن بیرکەینەوە بڵین دنیا پێشکەوتووە، توێستەکە مێشکم بەکاربێنم، یان بەعکسەوە ئەبێ بیرکەینەوە بڵین مادەم ئێمە سەردەمی زانیاریە و دنیا لەو پەڕی پێشکەوتنایە، کەواتە ئەوەندەی من بتوانم تەرکیزم هەبێ، یادگەم باش بێشتم بیر بمێنێ، لە شت تێبگەم، ئەوەندە ئەمە گرنگە، هیچ شتێکی کە ئەوەندە گرنگ نییە. باجارە چاتەکە بۆستێنم، ئینشاءڵڵا دوایی فریاکەوتم تەماشایەکی نووسینەکانتان ئەکەمەوە. خۆشەویستانم، ئێستا کە زیرەکی دەستکرد بۆ نمونە گەشتۆتەوە ئاستەی خەڵکێکی زۆر زۆر لە عالەمە بەکاریە هێنێ، ئەڵێ ئیتر ئەوە تا شتەکانم بۆ ئاسان بووە. باشە، دوو نەفەر یەکیکیان نە تەرکیزی باشە، نەبیرکردنەوەی باشە، نە یادگەی باشە، یەکێکیکەیان کە خاوەنی تەرکیز و یادگە و بیرکردنەوەیکی بەهێزە، ئەم دوو نەفەرە کامیان زیاتر ئیسفادە لە زیرەکی دەستکردن؟ واتە بە پێچەوانەی خەڵکێکەوە بیرەکاتەوە دنیا کە پێشەکەوێ، ئیتر ئێمە کەمتر پێویستەکان مێشمان بەکاربین. بە پێچەوانەوە دنیا پێشەکەوێ، لەو ڕۆژەوە دنیا لە پێشکەوتنایە، مرۆڤ کەمتر پێویستی بەوە بووە بجوڵێ، بەڵام زیاتر پێویستی بەوەی مێشکی بەکاربێن. ئەگەر ئێستاکە لە جیهانە سەدان و هەزاران کەس ئەچن لە کانەکانە ئیشەکەن، ڕێژەی ئەمانە هەر زۆر زۆر کەمە لە چاو ئەوەی 100 ساڵ 200 ساڵ لەمە بێت لە کانەکانە ئیشیانەکە. ڕێژەی ئەوانەی کە زەوی ئەکێڵن زۆر زۆر کەمترە بە ڕێژەی هەموو دانیشتوان حسێبیکی. ڕێژەی ئەوانەی کە ئێستاکە بیرەکەنەوە شتە زانن، ئەگەر داهاتەکانیان حسێبکەی زۆربەی داهاتەکەی ئەمان هی ئەوانەی کە بیرەکەنەوە ئەتوانن بیرکەنەوە. باشە، مرۆڤێک بۆ ئەوەی باشترین ئەندێشەی هەبێ، باشترین بیرکردنەوەی هەبێ، مرۆڤێکە کە ئیتر وا ئەزانێ پێویستی بە تەرکیز و سەرنج و ستایڵەکانی بیرکردنەوە و لەبەرکردن و فێربوون نەماوە، ئەوە دڵنیاتانەکەم جۆرێکە لە خۆ خەڵەتاندن. حتا دنیا پێشەکەوێ زیاتر پێویستمان بە توانە زەینیەکانمان.